سڵاو ڕێز بۆیەوە بینەرانی خۆشەویستی تلویزیۆنی کۆمەڵە بە یارمەتی ئاڕیانی هاوکارمانتمەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی گەشتە هەواڵەکانی ئەمڕۆی شەممە. سەرەتا سەردێڕی چەند هەواڵ. ڕێزگەشتن لە یادی گیانبەختکردوانی شۆڕشی ژینا لە چەند شاری کوردستان. گیانبەختکردنی کرێکار و قارەمانێکی وەرزشی ئیلام بەهۆی تەقینەوەی پاشماوەی شەڕ. لە ناوچوونی سەدان هێکتار لە دارستانەکانی بەڕۆی زاگرۆس. پشتیوانی دایکانی ئاشتی کوردستان و کوردانی سوید لە وریشە مورادی. کۆبوونەوەی خوازیارانی مەسکەنی میلی لە عێراق. داخوازی بنەماڵەی 6 بەندکرا و پارێزەری پەروەندەی یەکپاتان لە کۆمەڵگای جیهانی. ژاراویبوونی 6 کرێکار لە کێڵگەیەکی پەلەوە لە شاری نەمین. و کۆبوونەوەی ئێرانیانی ئازادیخوازی دەرەوەی وڵات بۆ ڕێزلێنان لە یادی کیانوش سەنجەری. درێژەی هەواڵەکان. ڕێزگرتن لە یادی گیانبەختکردوانی شۆڕشی ژینا لە چەند شاری کوردستان. ڕۆژی هەینی 25 خەزەڵوەر بنەماڵەی گیانبەختکردوان دانیال پایبەندی لە سەقز، ڕامین فاتحی لە سنەوە، محەممەد حەسەنزادە لە بۆکان لە سێ مەراسمی جیاجیادا یادی گیانبەختکردوانی بزوتنەوەی ژن ژیان ئازادیان بەرز ڕاگرت. بە پێ و دیمەنانەی بەدەستمان گەشتووە بنەماڵەی دانیال پایبەندی لە شاری سەقز شوێنی گیانبەختکردی ناوبراویان گوڵباران کردووە و بۆ ڕێزلێنان لە یادی مۆمیان داگیرستاندووە. لە شاری سنا کۆمەڵێک لە هاوڕێیانی ڕامین فاتحی و کەسوکاری چوونە سەر مەزارەکەی و پەیمانیان لەگەڵ ئاواتەکانی نوێ کردوێتەوە. لە شاری بۆکان کۆمەڵێک لە کچانی ئازادیخوازی ئەو شارە لە مەراسمێکدا یادی محەممەد حەسەنزادەیان بەرز ڕاگرت و بەڵێنیاندا درێژە دەری ڕێگایی پەرشانازی بن. گیانبەختکردنی کرێکار و قارەمانێکی وەرزشی ئیلام بەهۆی تەقینەوەی پاشماوەی شەڕ. ڕۆژی پێنجشەممە 24 خەزەڵوەر عەلی محەممەدی کرێکاری زەحمەتکێش و قارەمانی وەرزشی تێکواندۆی خەڵکی ئیلام لە کاتی کارکردندا بەهۆی تەقینەوەی پاشماوەکانی شەڕی ئێران و عێراق گیانی بەخت کرد. بە پێ راپۆرتی سەرچاوەکانی هەواڵ، عەلی محەممەدی لە کارگەیەکی کۆکردنەوەی پاشماوە ئاسنیەکان کاری کردووە کە پاشماوەیەکی شەڕی ئێران و عێراق پیایدا تەقیوەتەوە و دەست بەجێ گیانی لێدەستا. لە سێدارەدانی بەندکراوێک لە زیندانی ورمێ بەیانی ڕۆژی هەینی بەندکراوێکی خەڵکی گوندی ئاغڵانی سەر بە شارۆچکەی ڕابەت بە ناوی ئامانج عەزیزی لە زیندانی ورمێ لە سێدارەدرا. ئامانج عەزیزی چەند ساڵ لەمەوبەر بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر دەست بەسەر و دواتر لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە بە ئێدام مەحکوم کرا. ئەو بەندکراوە ڕۆژی ڕابردوو لە بێدەنگی خەبەریدا لە سێدارە دراوە و تەرمەکەی ڕادەستی بنەماڵی کراوە. لە ناوچوونی سەدان هێکتار لە دارستانەکانی بەڕۆی زاگرۆس بە پێی راپۆرتی چالاکانی ژینگەیی بەهۆی سیاسەتە هەڵەکانی کۆماری ئیسلامی سەدان هێکتار لە دارستانەکانی زنجیرەچیای زاگرۆس خەریکە لە ناو دەچێتەوە و بابەتە کاریگەری ڕاستەوخۆی لەسەر ژیانی خەڵکو و بوونەوەرەکاندا دەنێت. بە وتەی کارناسانی بواری جەنگەڵداری داربەڕوەکانی زەنجیرەچیای زاگرۆس بەهۆی گەردەلوولی خۆڵ، گۆڕانکاری کەش و هەوا، ئاگرگرتن، کەماوی و وشکبوونی خاک، هێرشی ئافەت واژەڵداری ناستاندارد تووشی فەوتان بوون و ئەگەر ڕێکخراوی ژینگە و جەنگەڵداری چارەسەری بۆ نەدۆزێتەوە زیانی قەرەبوونەکرا و لە دوای خۆی بەجێ دەهێڵێت. پشتیوانی دایکانی ئاشتی کوردستان و کوردانی سوێد لە وریشە مورادی ڕۆژی هەینی 25 خەزەڵوەری 1403 هەتاوی دایکانی ئاشتی لە باکووری کوردستان، ژنانی عەرەب لە ڕۆژاوای کوردستان و کوردانی دانیشتووی وڵاتی سوئێد لە سێ کۆبوونەوەی جیاجیادا خوازیاری هەڵوەشاندنەوەی سزای ئەعدامی وریشە مورادی بوون. دایکانی ئاشتی لە باکووری کوردستان داوایان لە بەرپرسانی کۆماری ئیسلامی کرد کۆتایی بە سەرکوتی سیستماتیکی ژنان بێنێت و سزای ئەعدام بە تەواوەتی هەڵوەشێنێتەوە. ژنانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست شۆڕشێکیان دەست پێ کردووە کە هەموو بنەماکانی کۆمەلگا دەگۆڕێت بۆ بۆنەوە ترسیان لە دیکتاتۆر و مردن نییە. لە ڕۆژاوای کوردستان ژنانی عەرەب لە چالاکیەکدا سەپاندنی سزای سێدارە بەسەر پەخشان عەزیزی وریشە مورادیان بە توندی شەرمەزار کرد و ڕایانگەیاند کۆماری ئیسلامی بە ئێعدامی بێتاوانان دەیەوێت مرۆڤایەتی
بە تەواوی بکوژێت. لەلایەکی دیکەوە کۆمەڵێک لە کوردانی وڵاتی سوێد بە کۆبوونەوە لە بەردەم سەفارەتخانەی کۆماری ئیسلامی لە ستۆکۆڵم خوازیاری هەڵوەشاندنەوەی سزای سێدارەی پەخشان عەزیزی و ریشە مرادی هەروەها ئازادی هەموو بەندکراوانی سیاسی بوو. کۆبوونەوەی خوازیارانی مەسکەنی میلی لە عێراق. ڕۆژی هەینی خوازیارانی مەسکەنی میلی لە شارۆچکەی مهاجرانی سەربەشاری عێراق لە بەردەم ئیدارەی ڕێگە و شارسازی کۆبوونەوە. ناڕازیان بە بەدەستەوەگرتنی پلاکارد و وتنەوەی دروشت ناڕەزاتی خۆیان لە ئاست وەرگرتنی نرخی زەویە دابەش نەکراوەکان برنە سەرەوەی 2 ملیۆن تمەنی نرخی هەر میتر چوارگۆشە لە یەکەکانی نیشتەجێبوون لە ماوەی 3 مانگ و وەرگرتنی 130 ملیۆن تمەن بەهرەی شراکەت لە بانکی مەسکەن نیشاندا. بەرزڕاگرتنی یادیگیان بەختکردوانی شۆڕشی خەزەڵوەری 1390 تاوی لە چەند شاری ئێران. ڕۆژی هەینی 25 خەزەڵوەر بنەماڵەی ژمارەیەک لە گیانبەختکردوانی شۆڕشی خەزەڵوەری 98 لە چەند شاری ئێران لەسەر مەزاری ئازیزانیان کۆبوونەوە و ڕێزیان لە بیرەوەریەکانیان گرت. بە پێیەوەی دوانەی لە تۆڕە کۆمەڵاتیەکان بڵاوکراوەتەوە بنەماڵەی گیانبەختکردوان مسلم هوشەنگی، ئارشام ئیبراهیمی لە سەمیرۆم و خوڕاسکانی ئیسفەهان، بنەماڵەی فەرهاد مەجدەم و ئیبراهیم کتابدار لە شاری کەرەج و کەسوکاری عەلی فتوحی هاوکات لەگەڵ پێنجەمین ساڵڕۆژی شۆڕشی خەزەڵوەری 98 لەسەر مەزاری ئازیزانیان کۆبوونەتەوە و پەیمانیان لەگەڵ هاواتەکانیان نوێ کردوێتەوە. دەست بەسەرکردنی سێ هاوڵاتی لە تاران و مێهرستان. ڕۆژی پێنجشەممە 24 خەزەڵوەر خوێندکارێکی زانکۆی تاران بە ناوی میلاد کاکاوەند و دوو شارۆمەندی بەلوچ لە شارۆچکەی بەداوای لێبوونەوە ئاشاری سەر بە شارستانی مێهرستان بە ناوەکانی شاکر دامەنی و زاهید دامەنی لەلایەن هێزە ئەمنیەتیەکانەوە دەست بەسەرکراون. بە پێی راپۆرتەکان میلاد کاکاوەند خوێندکاری بواری ژینگە لە زانکۆی تاران پاش بەشداریکردنی لە مەراسمی پرسەی کیانوش سەنجەری لەلایەن هێزە ئەمنیەتیەکانەوە ڕەفێنراوە. لەلایەکی دیکەوە دوو شارۆمەندی بەلوچ بە ناوەکانی زاهید و شاکر دامەنی لەلایەن ئیتلاعاتی سپای تەرۆریستی پاسدارانەوە دەست بەسەر بۆ گرتوخانەی و ناوەندە ئەمنیەتیە لە شاری زاهیدان ڕاگوێزراون. داخوازی بنەماڵەی 6 بەندکرا و پارێزەری پەروەندەی یەکباتان لە کۆمەلگای جیهانی. بنەماڵەی 6 بەندکراوی سیاسی لە زیندانی مەشەد و پارێزەری بەندکراوانی پەروەندەی یەکباتانی تاران لە دوو پەیامی جیاجیادا داوایان لە کۆمەلگای جیهانی و ڕێکخراوەکانی مافی مرۆڤ کردووە ڕێگە لە ئیعدامی ئازیزانیان بگرن. 6 بەندکراوی سونە مەسەبی ڕاگیرا و لە زیندانی مەشەد بە ناوەکانی ئیسا عید محەممەدی، فەرهاد شاکری، عەبدولباست ئۆرسەن، حەبیبوڵڵا گورگیچ، حەبیب پیرمەحەممەدی و عەبدولحەکیم عەزیم گورگیچ لە پەیامێکدا ڕایانگەاندووە کە ڕۆڵەکانیان بەبێ هەبوونی بەڵگەی سەلمێنەری تاوان بە بەغی و ئیعدام مەحکومکراون و داوا لە خەڵکی ئازادیخوازی ئێران و کۆمەلگای جیهانی دەکەن بچن بەدەهانانەوە و ڕێگە لە بەڕێوەچوونی حکومەکانیان بگرن. لەلایەکی دیکەوە ڕەزا شەفاخا پارێزەری پەروەندەی بەندکراوانی شارۆچکەی یەکباتان جەختی لەسەرەوە کردەوە کە میلاد ئارمون، عەلیڕەزا کەفایی، ئەمیر محەممەد خۆش ئیقباڵ، نەوید نەجاران، حسێن نەعمەتی و عەلیڕەزا بەرمەرسپورناک دەستیان لە کوشتنی بەسیجیەک بە ناوی ئارمان عەلیوێردیدا نەبووە و بێتاوانن، بەڵام دەستگای قەزایی جەختی کردەوە لەسەر دانپێدانانی زۆرم لێ کە لە ژێر ئەشکەنجەدا وەرگیراوە و سزای سێدارەی بەسەریاندا سەپاندووە. ژاراویبوونی 6 کرێکار لە کێڵگەیەکی پەلەوەر لە شاری نەمین. ڕۆژی هەینی 25 خەزەڵوەر 6 کرێکاری شاغڵ لە کێڵگەیەکی پەلەوەر لە شارستانی نەمین تووشی گازگرتووی بوون و ڕەوانەی نەخۆشخانە کراون. بە پێی زانیاریەکان بەڕێوەبەری ئەو کێڵگە پەلەوەریە ئامێری گەرمکەرەوەی ناستانداردی بەکارهێناوە و 6 کرێکار بەهۆی هەڵمژینی گازی مۆنۆکسیدی کەربۆن ژاراوی و ڕەوانەی نەخۆشخانە کراون. برینداربوونی دوو سوختوەری بەلوچ بە تەقەی هێزەکانی ڕژیم. ڕۆژی پێنجشەممە دوو سوختوەری بەلوچ بە تەقەی هێزەکانی کۆماری ئیسلامی لە شارەکانی سەرباز و خاش بریندار بوون. بە پێی راپۆرتی حاڵوەش هێزەکانی فەراجا لە شارستانی خاش بەبێ ئاگادارکردنەوە تەقەیان لە ئۆتۆمبیلی سوختبەرێک بە ناوی مێهدی محەممەددانی تەمەن 26 ساڵ کردووە و لە ئەنجامی ئەو هێرشەدا ناوبراوە بە سەختی بریندار بووە.
لەلایەکی دیکەوە سوختبەرێکی خەڵکی شارستانی سەرباز کە ناسناوی ئاشکرا نەکراوە بە تەقەی ڕاستەوخۆ بریندار و ئەویش ڕایگوێزی نەخۆشخان نەکراوە. و دوایین هەواڵمان سەبارەتە بە کۆبوونەوەی ئێرانیانی ئازادیخوازی دەرەوەی وڵات بۆ ڕێزنێنان لە یادی کیانوش سەنجەری. ڕۆژی هەینی 25 خەزەڵوەر کۆمەڵێک لە ئێرانیانی ئازادیخواز لە وڵاتەکانی ئاڵمان، بەریتانیا و دانمارک لە سێ کۆبوونەوەی جیاجیادا یادی کیانوش سەنجەریان بەرز ڕاگرت. بە پێی راپۆرتەکان ئێرانیانی ئازادیخواز بە خوێندنی سرودی شۆڕش گێڕانەوە هەڵگیرسانی مۆم ڕێزیان لە یادی کیانوش سەنجەری و هەموو گیانبەختکردوانی شۆڕشی خەزەڵوەری 98 گرتووە. بەشداربووان کۆماری ئیسلامیان بەرپرسیاری سەرەکی مەرگی هەزاران گەنجی ئێرانی زانی و داوایان لە کۆمەلگای جیهانی کرد کۆتایی بە سیاسەتی سازان لەگەڵ کۆماری ئیسلامی بێن و پشتیوانی لە بزوتنەوەی ڕۆزگاری خوازی خەڵکی ئێران. بەڵێ بینەرانی خۆشەویست گەشتی هەواڵەکانی ئەمڕۆتان پێشکەش کرا. کاتی ساعتی خۆش بۆ هەموو.